بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتانە بێت خۆشەویستانم خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵک دەپرسین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە موچەی فەرمانبەراندا دەکات؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە موچەی فەرمانبەرانیدا دەکات؟ بەڕێزان زۆرترین جار حکوومەتی هەرێمی کوردستان باسی لە چاکسازی کردووە، بەڵام کەمترین بەرهەمی هەبووە، کەمترین ئامانجی باوڵێن دەرئەنجامی هەبووە. لە ماوەی ڕابردوو تا وەزیری تەندروستی باسی لە پێداچوونەوەی موچە کرد لە مانگی سێدا و هەروەها وەزیری یاخود بڵێن وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیش باسی لەوە کرد کە لێکۆڵینەوە ئەکرێت لەوەی کە بزانن چۆن پێداچوونەوە بە لیستی موچەدا بکەن و چۆن لە کەیدا بیکەن. دڵنیاییەکی وای نەدا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان. بێگومان بۆچوونەکان لەسەر موچە جیاوازن، لەسەر پێنەدانی موچە. هەندێک بۆچوونێتان بۆ خەمە ڕوو کە هەندێک لە پەرلەمانتاران و ڕۆژنامەنووسان بە دیاریکراوی پێیان وایە کە چەند بۆچوونێکیان هەیە. با بڵێن هەندێکیان پێیان وایە ئەوەی کە حکوومەت دەیکات کە کردوێتی بە ناوی پاشەکەوتی موچەوە سیاسەتێکە خۆی بەکاری دەهێنێ بۆی هاوڵاتیان بێدەنگ بکات لە ئاست قەیرانەکان دیکەدا. ئەسیەشین لای پەیوەندێکی دیکە بەڕێزان کاک ئەحمەدمان لەگەڵایە لە موسڵەوە. فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد بەداخەوە پەیوەندیەکەی پشرا. بەڵێ بەڕێزان وەکوتمان چەند بۆچوونێک ئەخەینە ڕوو هەندێک پێیان وایە کە ئەوەی حکوومەتێکە سیاسەتێکە خۆی بەکارهێنێ بۆی کە هاوڵاتیان بێدەنگکە لە ئاز هەندێ با بڵێن بەرپرسیارەتی یاخود لە ئازەندێ داواکاریدا کە یەکێک لەوانە کە با بە دیاریکراوی و باسی بکەین پرسی سەرۆکاتی حکوومەتی هەرێمە. لە پرسی سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەڵێن هەندێک بۆچوونەیە پرسی سەرۆکاتی حکوومەت و زۆر شتی دیکە، هەندێک بۆچوونەیە جیاوازە کە حکوومەت خۆی ئەمەی دروست کردووە و هەندێک بۆچوونی دیکەش نەخێر ئێمە لە شەڕی داعشین قەیرانی موچەشمانە بێ و هەروەها نرخی نەوتمان داوازیوە لە شەڕی داعشین و چەندەها بە هەزارها یاخود با بڵێن بە هەزارها لە ئاوارە ڕووی لە وڵاتەکەمان کردووە، کاریگەری لەسەر ڕەوشی ئابووری کردووە، کارەبایانەوێ پێداویستیانەوێ کە بۆی دابینکە حکوومەتی هەرێمی کوردستان و بۆچوونێکی دیکەش هەیە پێی وایە کە نەخێڕوانیە خۆ با بڵێن شەڕی داعش و داوازی نرخی نەوت ئەوە ناهێنێ لەگەڵ با بڵێن هاتنی ئاوارەکان بۆ کوردستان، ئەوە ناهێنێ کە حکوومەت بۆی بکا کە با بڵێن موچەی موچەخۆرانی خۆی لە موچەی موچەخۆرانی کەم بکاتەوە و موچیان بۆ پاشەکەوت بکە موچیان نەداتێ. ئەوەی نایێنێ بەنمونە باسیەکە و نمونەی دێنێتەوە دەڵێت ئەی باشە نرخی نەوت داوازیوە خۆ وڵات هەیە هەر نەوتی نییە، ناک هەر نرخی نەوتی داوازی بێت، وڵات هەیە نەوتی نییە. خۆ عێراقیش نرخی نەوتی داوازیوە، خۆ عێراقی شەڕی داعشی هەیە. شەڕی داعشیش لە کاتێکدایە کە هاوپەیمانان دعمی وەزارەتی پێشمەرگەکەن کە چەکیان بۆ نێرن شتیان بۆ نێرن کە زۆر جار پێم وا بێت ئەمریکایە لە سەداسەد نازانم باس لەوەش نەکەم، بەڵام موچەی لەلایەن وڵاتێکەوە بۆ دەدرێت و هەروەها خۆ ئاوارەش ڕووی لە عێراق کردووە. بۆچی عێراق موچەی موچەخۆرانی خۆی دەدات؟ لە ماوەی ڕاپردوودا بەری ڕاستی مووسڵ کۆنتڕۆڵ کرا لەلایەن هێزە عێراقیەکانەوە. چەند موچە قەرزار بۆ حکوومەتی عێراقی هەر هەمووی بەسەرێکەوە نارد بۆ بەری ڕاستی مووسڵ کە کۆنتڕۆڵ کرابووە. بەڵێ بەڕێزان هەندێک لەو کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە نێدراوە. هەندێکیان دەلالە دەوەکەن کە هاوڵاتیانیش لەوە تێگەن یاخود بۆچوونی هاوڵاتیانی وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەم وەزعی دروست کردووە، لە ڕاستیدا ئەگینا خۆی وانە. تاهیر یاسین دەڵێن نەخێر چاکسازی ناکات تەنها بۆ ڕاگررتنی تووڕایی شەقام و کاتکوشتنە. تاهیر یاسین وا دەڵێت هەروەها ڕێژان وەهاب دەڵێ حکوومەت سیقەی نەماوە، سیقەم بە ئیشەکانیشی نەماوە. سەفین سلێما ئیسلامی دەڵێت سێرم بەم خەڵکە دێت ناوی حکوومەت سووک دەکەن و دەڵێن دز و مافیا و خۆفرۆشەکان. بابانڕانیە دەڵێت نەخێر چاکسازی ناکات تەنها بۆ ڕایکردنی یاخود بۆ ڕاگررتنی تووڕایی شەقامە. محەممەدجاف دەڵێت نەخێر ناکات تەنها کات لەو خەڵکە دەکوژێت. بەڵێ بەڕێزان بۆچوونەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا هەتاوەکو ئێستا پێیان وانە کە ئەو کۆمنتانی کە بۆمان هاتووە بەشێکی پێیان وانە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێیان وایە کە ئەم باسی کە وەزیری
تەندروستی کردوێتی کە دەڵێت موچە لە مانگی سەداتێت بە بۆچوونی ئەمان تەنها بۆ کاتکوشتنەوە کات بەسە بردنە وەروە بۆ ڕەواندنەوە یاخود با بڵێن نەهێشتنی تووڕەی خەڵکە لە بەرامبەر ئەو نەعەدالەتی و گەندەڵانەی کە حکوومەت دەیکات. بەڕێوەبەرزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ڕێگەی پیجی پەیام تیڤەوە سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بدێرن بێگومان بەشێکی لە سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بە دەردەکەوێت دووکو ئیسە دیارە واندێکی دیکەشی من لێرەدا دەیخوێنمەوە. وارەوە دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێ بکەن کە لەسەر شاشە دیارە و هەروەها دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی سکایپیشەوە پەیوەندیان پێ بکەن و پێکەوە گفتوگوی ئەم بابەتە بکەین. بەڕێوەبەرزان ئێستاش هەندێک لەو کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە کە سارا محەممەد دەڵێت بەڵێ بەڵام زۆر بە بەڕێژەیەکی کەم دەیکات بەڵێ چاکسازی دەکات بەڵام بەڕێژەیەکی کەم دەکات لە موچەدا خۆی ئەمە بۆ خۆشی کێشەیەکە کە ئیسەش دەندانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێناوەکە پاشەکەوت لە پاشەکەوتی موچەدا یاخود لە سیستەمی موچەدا بەڵێ چاکسازی ئەکرێت بەڵام چاکسازیەت کە چاکسازیەک کە کاریگەریکی وای نابێت لەسەر دۆخ و ژیانی هاوڵاتی کە هاوڵاتیان بەڕادەیەکی کەمیش ناگەڕێنێتەوە بۆ دۆخەکەی جاران. واروە کۆسار نەورۆ سەڵێت بە کۆمێتی ئەم نەخوێنەوە محەممەد خاڵی دەڵێت چاکسازی لە چی بکات کە نەوتی هەمووی دزی و فرۆشت. لۆقمان یاسین دەڵێت یوقمان یاسین دەڵێن نەخێر نایکات چونکە حکوومەت پارەی نەماوە وەکو خۆیان ئەڵێن. بەڵێ بەڕێزان زۆر بێ بۆچوونەکان پێیان وایە کە حکوومەت نایکات یاخود ئەگەر بیکات بە ڕێژێکی کەمەیکات لە سا پێنج کات کە کاریگەرێکی وای نابێت هەر لە دوای ئەم باڵێن ئەو قسەی کە وەزیری تەندروستی کردی بژانەوەیەکی زۆر یاخود نرخی ئۆتۆمبیل و نرخی خانوبەر نرخی خانوو بەرز بووە و بێگومان هەر چاکسازیێک لە لیستی موشەدا بکرێت کاریگەریکی ئێژگار گەورەی دەبێت لەسەر ژیانی هاوڵاتی لەسەر هاوڵاتیان بەگشتی نەک هەر فەرمانبەران ئەوانەی کە موچەخۆرن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەڵکو ئەوانەشیکە لە بازاردا کاسبیەکەن وەکو دوکاندار و زۆرشتی دیکە کە بێگومان ڕەبتی بە موچەی موچەخۆرانەوە کە ئەوانیش موچە بێ کاڵای خۆیانەکردن و بازار بەتاوی ئەبژێتەوە. ئێشتا با بڵێن هەتاوەکو ئێستا گۆڕانکارێکی وای چاکسازی نەکراوە با بڵێن چاکسازی نەکراوە لە لیستی موچەدا بەڵام لە پاش ئەو قسەیە لە پاش ئەو قسەی کە وەزیری تەندروستی کردی بژانەوەیکی زۆر بە بازارەوە دیارە بازار بژاوەتەوە وکووتمان با بڵێن کاریگەری لەسەر ئۆتۆمبیل و واروە خانوو ئەمانە کردووە کاریگەریشی لەسەر بازار دروست کردووە بە بەشێکی کەم بەڵام تاوەکو ئێستاش نەکراوە ئەگەر بکرێت بە دڵنیاییەوە کاریگەریکی بەرچاوی بێت کاریگەریکی هێژگار زۆری دەبێت. بەڵێ بەڕێزان ئێستاش با هەندێک لەو کۆمنتانەتان بۆ بخوێنینەوە کە بۆمان هاتووە کە محەممەد جاب دەڵێت نەخێر نایکات تەنها کات لەو خەڵکە دوکوژێت. سکالا عزیز دەڵێ نەخێر خەڵک مەشغوڵکردنە کپکردنی شەقامە لە ڕاپەڕینێک پێویستە. سکالا عزیز وا دەڵێت بەڵێ بەڕێزان وەکووتمان هاوڵاتیان بێگومان بێئومێدێکی زۆریان پێوە دیارە ئێمە لە ڕۆژانەوە دەبینین و هەروەها لە ڕێگەی ئەوانەی کە کۆمنتیان بۆ نووسیوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە پێیان وایە کە حکوومەت کاتیانە کوژێ حکوومەت ئەیانەوێت دەنگە ناڕازەکانی ئەوان کبکاتەوە یاخود خەڵک مەشغوڵ بکات تا ماوەیەکی دیکەش بۆستن و بەو ئومێدەوە بژین کە موچە هەر چارەسەرە بێ موچە هەر شاگرێت گۆڕانکاری یاخود گۆڕانکاری لە ژیانی ئەوە ڕوەدات و هەروەها وەکووتمان بۆچوونەکان جیاوازن بە ڕێژێکی زۆر کەم کە خەڵک ئومێدی هەیە کە پێیان وایە ئەیکات بەڵام بە ڕێژێکی زۆر کەم. بەڵێ بەڕێزان سێشین لای پەیوەندیێکی تەلەفۆنی کاک ڕێبازمان لەگەڵای لە بازیانەوە فەرموو کاک ڕێباز. کاک ڕێباز هەموو کاتێک کاک ڕێباز هەموو کاتێکە باش کاک ڕێبازیان فەرموو. دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم برایە بەڕێزم. زۆر سپاس کاک ڕێبازیان. کاکەجان هەیە ڕاستی هەم بەرنامە ئەگەر بەردەوام بێ ئەمە جێگای دەستخۆشی و بەڕاستی جێگای ڕێز و تەقدیرە. زۆر سپاس کاک ڕێباز. برای بەڕێزم هیوادارم بارزانی
ئەو غەڵەتانەیەکی کردوسی لە ساڵی نەوەتەکانەوە تاکو ئێستا دووبارەی نەکاتەوە چونکە چاکسازی بەدەست ئەوانە لەبەر ئەوان لە شەفڵ هاوجیکردن و سەتی دێخمەوە دەستی پێکردن هەتا ئەم لەحظەیە کە من جەرا بە قسەی تیاقێن لە مەسەرەی هاوجیکردن نەوت و ئەوە شکر بۆخوا نەوتیش کەوتە سەر ئەوەی بەدەکەریش بڕۆ لە مەتەکەی شەکانەوانەوە هەوا شتەکە و دەودە دزەکەن ئاشکرا بن و گەورا بن و زەبەلاح بن برای بەڕێزم چاکسازی بە خەڵکی ڕابردووپان کرێ بەدەستپاک کرێ بەدایەپاک کرێ کاگرەباس پێ دوای ئەمانی کە یانەوە چاکسازی بکەن دەستپاک نین کاگرەباس بە خەڵکێک ناکرێ ڕاستگۆ بوو بێ بەڵێ ناخێر بەخۆ دەستپاکەکانم بەیەک بەڵگێکم لەسەر کەناڵەکەی خۆتانەوە بۆ بڵاوکەنەوە کە دەستپاک بوو بێتن یەک بەڵگێکم بۆ بڵاو بکەنەوە بەخۆمانەوە من جێی سپاس و تەقدیرە ئەگەر خیانەتیان نەکرد بێ ئەوان لە جوریسبوونیانەوە بە خیانەتەوە هێنانە تا ئەم لەحزەیە 5 ملیۆن کورد زارینە بەدەستی 200 کەسە بن لە هەملا و لە ئەولا ئەم 200 کەسە بوونەتە مۆتەکە بوونەتە ئیزرائیل بۆ گیان هەم میلەتی کورد دنیا سەرەکەمەوە تورکیا هێنێت و کوردی فرۆشتووە ئێمە مەعامەلەمان پێکرێ لە هەر چاپاسی کوردستان مەعامەلەمان پێوەکرێ فرۆشراوین ڕۆژێک بە ئێران ڕۆژێک بە تورکیا ڕۆژێک بە سووریا ڕۆژێک بە عێراق ئێجا دنیا سەرەکەم خەڵکی کوردستان وشار لێبێتەوە دنیا دارەکەم وەکو ساڵی هەشتاوان ئەنفالمانەکەنەوە لەولا ئەردۆغان و جەماعەت کاگرەباس چی بکەین بۆ ئەنفال نەکردنەوە کاگرەباس حەسەن ڕۆحانی و ئێران برای بەڕێزم ئەم میلەتە نازەتاکەی بەخوا ناچێتەوە بەڵێ برای بەڕێزم من هیوادارم ئەم میلەتە بەخوا ناچێتەوە ئەم بەهارە بکەین بە بەهاری کوردی بەهاری عەرەبی ڕۆژ سەری چەند سەرۆک و دیکتاتۆرێکی خوارد هیوادارم ئەم سەرۆکەشمان بدە بە کۆتا سەرۆکی دیکتاتۆر و میلیشیایی ئەردۆغانی و ئەردۆغانستەکان چونکە داهاتی ئێمە کاکەجا بە بەڵگەوتێتەوە کوردی سووریا چ پێوەدی بە داهاتی کوردستانی عێراقەوە هەیە بە مەسەرەتی داهاتی من بچێ بۆ گیان کوردستانی بەناوی پێشبەکەی ڕۆژئاوە پێشبەکەی ڕۆژئاوا بەناوی پێشبەکەی ڕۆژئاوا ئێستا لەگەڵ مەعارەدەی سووریا کوردی سووریا بوژن بەقوربانە بم لە بابوو لە جەڕابلوس و لەوانە کوردی ڕۆژئاوا تیرە دەکرێت ئەوە تا داهاتی کوردی سوريا تركيا الدولة أجيبت أفوحامك هي كتك نينا تريبا جوابي أردوغان ومسعود أردوغان عشان بعد أشار بوا جماعات أردوغان أخر بوا بلير بوا سوريا شي ديكتاتوري دەخشی لە بەنامەکەتان بۆماندا خەوتوبن. زۆر سپاس بۆ کاگرەباس لە بازیانەوە لەگەڵمانە سپاس بۆ تۆ. بەڵێ بەرزان کاگرەباس یەکێک بوو لەو دەنگە ناڕازیانەی کە باسی لەوە دەکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە بۆچوونی و قسەکەی و دووبارەکەمەوە بۆی بکرێ ئەنفالمانەکاتەوە دووبارە. بەڵام قسە لێرەدا ئەوەیە پرسیار ئەوەیە چی بکەین کە بتوانین ئەمانە دووبارە نەبێتەوە سەرشین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاگڕە بوارمان لەگەڵا لە چوار قڕنەوە. کاگڕێبار فەرموو. کاکە سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام ڕەحمەتوڵڵا کاگڕێبار گیان فەرموو. کاکەم کاتت باش باشی؟ زۆر سپاس کاگڕێبار. کاگڕێبار گیان فەرموو. کاگڕێبار فەرموو. کاکە باشی؟ زۆر سپاس کاگڕێبار گیان فەرموو. بە قوربانت مەمنونم کاکە. ئەگۆ باسی حکوومەتی کوردی دەکەن یان باسی دەکەن بەساکی جۆمدا ئەوە نەبوو ئێستا سامرێتی جۆمدێ بوو. بەڵێ. وەڵڵاهی براکەی من. گیان فەرموو. ئەمە چند سال بزانی بە هەممان بزانین هەموو کوردێک هەموو کوردێک دووسە بزانین جۆدێگە ئەگە ئێمە دەوری حەوت ساڵ دەبێت فرۆشاوین جۆدە بە تورکیای فرۆشاوین ئێمە زانشی تورکیای بەڕاستی پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ تۆ چاوەنی بێ کۆبوونەوە لەگەڵ کۆبوونەوەکان هەموو لەگەڵ دۆغان دەکرێت ئەی باشە بۆ لەگەڵ سەرۆکی پەکەی کۆبوونەوەکەنا ئەدی باشە بۆ باسی کوردایەتیان بۆ ناکە کوردایەتی چی و چی وەڵای گوڵەکەی من ئێمە لەمێژە فرۆشاوی خوا ڕۆم ناکرد کە هەر بەخوای دەکرێت بە کەس ناکرێت ئەوستا. بەڵێ سپاس بۆ کاگڕێبار لە چوارقڕنەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت. ئێستا چین لای پەیوەندێکی دیکە کاک بەرزانمان لەگەڵ هەرباتینانەوە فەرموو کاک بەرزان. ئێوارە باش برای بەڕێسەکەم. هەموو کاتێک کاک بەرزان فەرموو. پێش هەموو شتێ من دەستخۆشیت لێ دەکەم هیوای بەردەوامیتش بۆ خوازم. بەڕاستی ئەمڕۆکە بۆ درستی ئەمڕۆکە بەڕاستی ئێوە ئەم کەناڵانە ئەگەر خەڵکی شارکەنەوە ئێمە مەمنونی جەنابتانی بەڕاستی ئەمە ماوەی 25 ساڵ ئێمە ئازارە کێشین. بەڵێ. با بێمە سەر بابەتەکەش برای بەڕێزم بە کورتیە حتا ئەقلیەتی پارتی و یەکێتیا بەم ئەقلیەتە کار بکەن دڵنیا بە ئەم قەیرانە و
فتان تشتي ترشوا بردوام ترش عليه والله خمي من أول نيكن جدي بارتي أما بخير أما هنا وخمي من أول ما مساكاني آيني أمريكا لأفريقيا براسي بو متشيكي كفتان زاريا يعني بو متشيكي كما ديني خوان يعني مبرز حرمتهم نبو همويان بلا بكشتيا من قساكم ديني خوان فروشتو بو كان فلسيكا لروج الجمعية خلق جيان اللي راد قريت بلا زور بداخل بس ظروفي أمريكا ناك من نازانم تيرورست شيئا تروست أول مروفيا كخلق أكوجت يعني باش تشتي بارتي سي هزار كاك برزان بوي هر باس يكيتي بارتي يعني أما تروستين من ناس أنا بخلق كبوبي أنا ببورة كاك برزان ببورة سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەرزان لە بادینەوە لە کەڵبانە بووی سپاس ببوورە تەشیرت کرد ببوورە ئەچن لای پەیوەندێکی دیکە کاک سندیمان لەگەڵ لە زاخەوە فەرم کاک سندی لە زاخەوە فەرموو ئەم کاتت بەش قوربان زۆر سپاس ئەلو بەڵێ فەرموو باشی دەستخۆشی لە بەرنامەی جەنابت دەکەم و لە توش زۆر پێیان هەمووی دەکەم زۆر سپاس کاک سندی ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکەت سکەی بووی بە باشی گوێم لێ بێت و جەنابی گوێ لەم بەقەت قەناعەتم نییە سەبارەت بە پرسیاری جەنابەت قەناعەتم نییە قەت یعنی دەستکاری لە موچەیدا بکردنێ کاک سندی چی ئەم قەناعەتەی بۆ جەنابەت دروست کردووە کە قەت دەستکاری موچە نەکرێت بەخۆ شتەکە دیارە ئەگەر حزبەکان پێک نەکەن و لەگەلێک دانەنیشن و لەگەلێک یەکتر نەگرن ئەوە شاکا بکاکە خۆ حزبەکان هەر پێنج حزب بەشدارن لەو حکومەتە حکومەت یعنی پێنج حزب کاک سندی هاوڵاتیان چیان لەسەرە بۆی بیکەن حیزبەکان یەک بگرنەوە حیزبەکان چیان لەسەرە کاک سندی بۆ ئەوەی کە یەک بگرنەوە دەست لە ناو دەست خزمەتی کوردستان بکەن بەخۆ خۆشتەکە دیارەوە سپاس بۆ کاک سندی لەگەڵمان نبووی سپاس بۆ پەیوەندیەکەت پێم وایە بەخۆ ئەبێ کرد بگرن کۆمبینەوەک بکەن پێکەوە دابنیشن بگرن سپاس کاک سندی سپاس بۆ پەیوەندیەکەت ئێستا چین لای پەیوەندێکی دیکە کێمان لەگەڵا بوو بەڵێ فەرموو کاک ڕەشید الو باش برا سپاس کاک ڕەشید فەرموو بەرە برا کاک ڕەشید فەرموو گوێم لە دەنگتە باش ئەمی گوێ لە دەنگی جەنابتە برا ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەڕێزان ئێوە حکوومەت ئەو حکوومەتە تا هەر وەچی ئەم برادرانەی پێشەوە تەلەفۆنیان کردە بە هیچ شێوێکی چاکسازی لە دەسەڵاتداری پارتی وێچێتی چاوەڕوان ناکرێت چونکە کەسێک دیت کاک ڕەشید بۆ ئێمە هەر کە باسی گەندەڵیەک باسی چاکسازیەک دەکەین بۆ ئەیهێنینەوە سەر پارتی وێکێتی ئێمە حکوومەتێکی بنکە فراوانمان نییە بەشداری سێ حیزبی ئۆپۆزیسیۆنیش کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون بەشداریان لەم حکوومەتە کردووە کاریەکە لە بزوتەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بۆ هەر باسی یەکێتی و پارتی یەکگرتووش بەڵێ بەڵێ یەکگرتووش عینی لە ڕێزاوە فقط سەکداری نیە خەرچی بکوژی ئەگەناوەچی وایە هیچ فەرقی نیە یەکگرتو بەڵام کۆمەڵ و گۆڕان ئەشەدەن و بالله ئەشەدەن لە پێششیان کۆمەڵ نەک گۆڕان لە دووە شایانی ئەوەیە کابرا خۆی لە سەدا بنێ ئەو هەڵبژارنێ داتێ دەنگی بدەنێ ئەوجەداوا لە هەموو دەنگدەرانی کوردستان ئەەکەم هەرچی دەنگدەرە دەنگ بە کۆمەڵ بدەن ئەوەی بە کۆمەڵ نادە بە گۆڕان بدا بە هیچ شێوەیەکی ئەگەر هەر بە هەردووکان نادەن ئەو دەبێ یەکگرتو بدەن چونکە یەکگرتو هیچی لێ چاوەڕوان ناکرێ بەڕاستی بەڵێ سپاس بۆ کاک ڕەشید سپاس بۆ پەیوەندیەکەت کە لەگەڵمانە بوو لە سێ ساتخەوە بەڵێ بەڕێزان سێشین لای پەیوەندێکی دیکە کاک ڕەشاد لە بادینانەوە فەرموو سلام علیکم علیکم السلام ورحمة الله دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس باسی جەندەڵی دەکەم بەڵێ
نە باسی موچەکەین کاک ڕەشاد وەرە شتەکە هەندا زانی کووە بەڵێ باسی موچێ وایە بە شتەکە هەندا وهای نییە کە خەرێک برێ بەو دەرەجەی کە و هەمووچە نێوسرا نێو هەرکە هەموو حزبەکان مشتەرەکن لەو شتانە بەڵێ وانیا بەڵێ حزبەکان مشتەرەکن یەک دەرە پارتیەوە یەک دەرە یەکێتیەوە هیچ شتانە وان نییە هەر کەس لە دوو ئاواز و ڕەنجی خۆی لێدا بەڵێ وانیا بەڵێ جەناب دەڵێ چی کاک ڕەشاد پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە موچەدا بکات دەکرێت ئەگەر وەزعەکە بەرەو باشی بچیت ئەگە حزبەکان اتفاق بن ئەگە هەموو حزبەکان اتفاق بن بە پارتی تۆ بە یەکێتی تۆ بە کۆمەڵ تۆ بە گۆڕان تۆ بە هەمیانە بە زوان ڕاز ناکەن کە ڕاز ناکەن و جەشتەکە چا نازی نەکو مەسەلە ئەوە نییە بەڵێ سپاس بۆ کاک ڕەشاد لە بادینەوە گەڵمانەوەی سپاس بۆ پەیوەندیەکەت ئێستا چین لای کاک بەرزان لە بادینان پێما بێت پەیوەندەکەی کاک بەرزان کەمێک خەلەلی هەبوو فەرموو کاک بەرزان من برای بەڕێزەکەم داوای لێبوردمت تەشریرم نەکردەوە من ڕاستیەکانم خستوتە ڕوو ئەوە ناکاتە خانەی تەشریرا من هیوادارم پەیوەندەکەم لەسەر مەدا نەیخەن نە کاک بەرزان ئەخەر بە تیرۆزدانانی حیزبێک پێم وابێت تەشیرکردنە ئەزانی بقیناکە تۆ ڕۆژنامەنووسێکی سۆحۆکێکی کوڕەگەنجێکی تەمەنت درێژا بێت من پرسیارێکم لە جەنابتە ئەەکەم ئەگە من ڕاستیە بڵێم ئەگەر ڕاستیە بڵێم دەچێتە خانەی تەشریەوە من دەمەوێت لە وەکو ڕۆژنامەنووس وەکو سۆحۆفێک وڵامی ئەم پرسیارم بدەیتەوە من ڕاستیەکان لە بادیان ئەمڕۆ بینم ڕاستیەکان نەخەمە ڕوو توڵی حکوومەتێکی بنکە فراوانە بەڵام زۆر بەداخۆ حکوومەتێکی بنکە فراوان نیە ئەی کۆمەڵ بزودنەوەی گۆڕان بە فعالی لە حکوومەتەکەدانا ئەگەر بە فعالیە بەسەرچاو من ئەڵێم حکوومەتێکی بنکە فراوانە بەڵام برای بەڕێزەکەم من زۆر مخابن تۆ ڕۆژنامەنووسێک کوڕەگەنجێک ئەمڕۆ کە بڵێ حکوومەتێکمان هەیە ئەگەر من حکوومەتێکمان دەبێ یاسایەکمان یاسا سەرەوەی هەموو تشتێکە بەڵام من لە کوردستان یاسا نییە یاسایەکی مردومە لانی یەکێتی و پارتیە بۆ ئێمە بەحسی یەکێتی و پارتیەکەین بەحسی کۆمەڵ ناکەم بۆ نمونە بەحسی بزودنەوەی گۆڕانە ناکەم چون ئەم دوانەی حکمڕانی کوردستانە ئەکەن ئەم دوانەی وەکو عەسابەگەری من ڕێز حرمەت من تەبعاً پێشمەرگەی شەڕی برینداری شەڕی خۆمەشەوە باش حەزەکەم بزانێ من مەسئوڵ سەقفەکانی خۆمە کە ئەیکەم بۆ نەزاخۆ حتا خانەقیە ئەمە ماوەی 25 کە ساڵە ئێمە وا دەنالێنین بەدەست بێپارەی و دەربەدەری و قوربەتەری و یعنی من ناڵم سەدام خۆ کاک بەرزان جەنابەت پێشمەرگەی لە نەڕادێکە ئێمە خۆشکە بە سەدام ئەخوازی نەک لە ناخی دڵمانە بە سەردەویە بۆچی من باقسەکانم تەواوکەم پارتی وێچەتی کوردن يعني وەکو سەدام ئەوی ئێمەی ئەنفال کرد ڕاستە ئێمەی ناباران کرد 5000 بارزانی ئەنفال کردوایە بەڵام ئەمانە چیان لەمانە کەمتر بوو من بۆیە ڕقم لەو شوشەیە ئەڵێم کاکە خەڵکی بادینا خەڵکی هەولێر نەتاقۆ حتا خانەقین وەرە هەمومان یەک دەست بگرین با 25 ساڵ یەکێتی پارتی حکمڕانی کرد با 4 ساڵش کۆمەڵ دێ با 4 ساڵ بزودنەوەی گۆڕان دەزانم کێمان بۆمان چاک دەبێت چێ بۆمان باش دەبێت با ئەو سەر بکەینە سەر حکم ئێمە مەبەستمان ئەوەیە مەبەستمان ئەوە نیە تەشیر بە پارتیا بکەین بە یەکێتیا بکەین بەڵام کاکە ئەمانە چاکسازیان پێ ناکرێ مەسەلەکە لێرێ بە قوربانت بم دەست خۆش بۆ جەنابەت زۆر سپاس بۆ کاک بەرزان لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەرزان ئەوەش ڕەئی هاوڵاتیان بوو کاک بەرزان پێم وابێت دڵی با بڵێین گەرمە و بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جارباس لە چاکساسی ئەکات وەکو لە پێشەکەیەکە وتمان زۆر جارباس لە چاکسازی ئەکات بەڵام کەمترین ئەگە کردبێتیشی بەرهەمی نەبووە ئێستا لە ماوەی ڕابردوودا چاکسازیەکی کرد لە وەزارەتی پێشمەرگەدا ئەمە بە نمونەیەوە چاکسازیەکی کرد لە وەزارەتی پێشمەرگەدا بێگومان هەر چاکسازیێک کە حکوومەتی هەرێمی کوردستانی کات ئەبێت با بڵێن جێگەیەک بگرێت یاخود کاریگە لەسەر داهاتی ناخۆ بکات و داهاتی ناخۆ بەرز بکاتەوە چاکسازی کرد لە وەزارەتی پێشمەرگەدا دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا لە نێوان لایەن با بڵێن لە ناو میدیاکاندا واروە لە ناو خەڵکدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەڵام پرسیاری جەوهەری ئەوەیە بۆچی هەر چاکسازیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکات دەرئەنجامێکی وای نابێت کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان نابێت بەڵێ بەڕێزان کاک عیسامان لەگەڵا لە شیلازیەوە فەرموو کاک عیسا الو فەرموو کاک عیسا فەرموو سەیدا دەرباری موچە خۆشکەم بێ مەریوی دەچێ بیت پێزیان پێشبینی بکەین بەئاخرینە زۆقەوە پیچێک ئەمژەکە بگەین یعنی وەختەکە گەڵێکی نەخۆشە ئەزمەیەکە مازنە ئەزمەیەکەوە بوریە ئەزمە بگرە ئەوارەنە بگرە
عند سر داشته بگره نتونه نفته بگره وان چنه همیا لازمه افغانه بچه بگیریم وقتی که نازکه یه خمیر چیتر اروکه از حزب سیاسی بکنه بخواهیم جانا بکرتنه که سریع که بوه وضعت بگنه و نه اروکه بستوی کدرابن اولی یه نقصان کرد یه خمیر چیتر اروکه سریع که بگنه نه اروکه هم برین خاکوته لکن ماستر لکن نه اروکه مارسیس خو ماستر لکن کرده همه حزب کردی نه پیدگانه کده قبیل کن پیدگان رحمت وصانه گین اروکه بیتا جه سر و خرابی و آسوی و برسلاته بیتا خرابیه امریکی خمیات کن که ایگرتنه پیدا بکن بسره کده زابط کار ایسا امید دوایه که چاکسازی لموچه فرمانبرانی هرم داب کرد بله موچه پشتک بله من قلت انگه تاني نبجره بس کار ایسا پید دوایه بله کار ایسا پید دوایه حکومت یاریمی کوردستان بتوانێت چاکسازی لە موچەدا بکات و ژیانی هاوڵاتیان خۆش بکات إنشاءالله ما هي هيدي أبد سيجي هبد بس بيجي هم يعني ما تفتح مصطلح التيمة أولا يجي تيمة أخوش يجي والله هذه أولية هذه الحمد لله تموشاك بيت بس بعض الأشياء خبقاتين صبرت بسبي أولية إيراني أولية تركيا حتى قبلنا كت جزء قبلنا كت الركابوس ده جرتني تيجي أم حلو بكيت الركاب تومي سبر لما ياخذون يكتب بلا أو صالة جود بلا ما بن بلا أنا خشيتين بلا ما بن وانصفاصات تكلمون سپاس بۆ کاگیسا لە شڵاتیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان ئەم پەیوەندیە کاک ئیسا ئەمەلی هەبوو کە پێیوا بوو ئەزمەی ئابووریمانەیە و هەروەها شەڕی داعشمانەیە و هەروەها ئاوارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەو پێیوا بوو ئەو ئەمەلی هەبوو گەشتبی بوو کە حکومەتی هەرێمی کوردستان ئینشاءالله وەکو خۆیوتی ئەتوانێت چارەسەری موچە بکات پێداچوونەوە بە موچە خۆرانی خۆیدا بکات و هەروەها دەتوانێت ژیانی هاوڵاتی باشتر بکات ئەگەر هاوڵاتی خۆیان با بڵێن بیانەوێتیان باوەڕیان پێبێت ئەو گەشتبین بوو کە ئیسامە یەکەم پەیوەندیە کە هێندە گەشتبین بێ بەڵێ بەڕێزان وەکووتمان کە با لێەوە دەست پێکەینەوە کە وەزارەتی چاکسازیە کرا ڕاگەیەنرا لە وەزارەتی بەڵێ بەڕێزان باشین لای پەیوەندیەکی تەلەفۆنی کاک مستەفامان لەگەڵایە لە باشیکەوە مرحبا بلام کاک مستەفا فەرموو بەڵێ فەرموو وەنی ژیانە زۆر سپاس دەکەین بەڕێزی سپاس بەڕێزم لە باشکەوە تەلەفۆنەکەم بۆ جەناب گوێ دەنما بەڵێ فەرموو دەستخۆشی لە جەناب دەکەم و لە کارمەندان و برای بەڕۆژی خۆشەویستمان مامۆستا عەلی باقی زۆر سپاس کاک مستەفا سپاس ئێمەش ڕێزمانەوە بەرنامەکانتم و جوانە هەموو لە زۆر خۆشەویستن زۆر ئازم بە حیزبەکەشتانەوە زۆر سپاس کاک مستەفا بەزیەک داواکاریمان بەڕێستەیە فەرموو لەسەر سەرمان فەرموو ئەما سینجی خۆمەلا دەینە گولێ ماژێ دە ڕۆژان لە باشەکە و باتیکە و خەتەکانی شەڕین بەڵێ ئەو سەرما و گەرما و مادیبوونەی باورد بێ لە شەڕی نەخۆشە ئەو پێشکار پێشمەرگەی لێ نیشتێ بە زۆری هەموو بوویتە برینتەستیان قاسیان هەموو شوێنەکانیان بوویتە نەخۆشیێکی پێ بەڵێ سپاسین بۆکەین بەرنامەشی لەسەر ئەوەی دانەسەر و پێشمەرگی بگە بریندارانە لەسەر ئەو ئەندام پەرلەمانانە بە ڕۆژانەش ئەمن بەخۆ 500,000 معاشە بە برایەتێت و بەسەری تو بەڵێ کاک مستەفا جەنابەت پێشمەرگەی 7 ملیۆن دیناری معاشە بەڵێ ئەمە نشینی شەکرە 6 معاشی 6 ملیۆنی هەیە بەڵێ چخوا هەڵەگری پارەی سارەی هەیە پارەی حمایەکانی هەیە بەڵێ زۆر بەسیدی پارەی خانوویەوە چوی زانەکە ئەمن پێ خۆشە باڵدەیە چاوەکەی مەمنون تەبین و وەرگی جەنابتانەکەین بەڵێ سپاس بۆ کاک مستەفا لە باشیکەوە سپاس بۆ پەیوەندیەکەی پێما بێت پێشمەرگە بووە پەیوەندیەکەی داخراوە سپاس بۆ پەیوەندەکەت کاک مستەفا بەڵێ بەڕێزان با بچینە لای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئێوەش دەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە بێکمان بەرنامەکە دەوڵەمترکەن وارووا دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێوە بکەن لە
پیجی کەناڵی ئاسمانی پەیام یاخود پەیام تیڤ دەتوانن کۆمنتەکانتان بۆ ئێمە بنێرن. مەڵێ بەڕێزان با بچین ڕای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە لەسەر هێڵ زۆر نەمێننەوە. کاک عومەرمان لەگەڵا فەرموو کاک عومەر. کاک عومەر گیان فەرموو. باش زۆر سپاس. وەڵی بەنسبەت چاکسازی حکوومەت بەڵێ لە موسەدا بەڵێ برکاک عمەر پێم وابێت پەیوەندیەکەی پچڕا. کاک عومەر لای خۆتەوە بوو دڵنیا بە. سپاس بۆ کاک عومەر بە هیوایەوە بتوانی پەیوەندیمان پێوە بکەیتەوە. بەڵێ بەڕێزان باندێک لە کۆمنتانە بخوێنینەوە. تاهیر یاسین دەڵێ نەخێر چاکسازی ناکات تەنها بۆ ڕاگررتنی تووڕەی شەقام و کاتکوشتنە. واروەها بوشرا ئەحمەد دەڵێت حکوومەت بە بیانووی چاکسازی و موچەی خەڵک کەم دەکاتەوە ئەگەر دووبارە چاکسازی تر بکات ئەویش نامێنێت. واروەها محەممەد سلێمانی دەڵێت پێم وانە گۆڕانکاری لە سیستەمی موچەدا بکرێت هەر مێشکی خەڵک بەخۆیانەوە سەرقاڵ دەکەن. زانا کافرۆش دەڵێ هەتا ئەم دزوو گەندەڵانە لەسەر حکوومەت بن قەت چاکسازی ناکرێت. واروەها بابان ڕانیەی دەڵێت نەخێر چاکسازی ناکات تەنها بۆ ڕاگررتنی تووڕەیی شەقامە. هاوڵاتیان بەگشتی پێیان وایە ئەوەی حکوومەت باسی لەوە دەکات تەنها بۆ ڕاگررتنی تووڕەی شەقامە و هیچی دیکە کە چاکسازی لە موچەدا ناکات. باندێک لەو کۆمنتانە دیکە بخوێنینەوە. سکاڵا عزیز دەڵێت نەخێر خەڵک مەشغوڵکردنە کە بکردنی شەقامە ڕاپەڕینێکی پێویستە. زۆربەی زۆری ئەو کۆمنتانە کە بۆمان هاتووە دەڵێن کە کپکردنی شەقامە تەنها بەس بۆ ئەو هەیە. زۆربەی بۆچوونەکان ئەوها دەڵێن وەروە لوقمان عەبدوڵا دەڵێت چاکسازیکردن دەبێت لە خۆیانەوە دەست پێ بکەن. کاک لوقمان عەبدوڵاوە دەڵێت هەروەها سارا محەممەد دەڵێت بەڵێ ئەیکەن بەڵام بە ڕێژەیەکی کەم. محەممەد خالی دەڵێت چاکسازی لە چی بکات نەوتیان هەموو دزی و فرۆشتیان. ئەحمەد محەممەد دەڵێت بە هیچ شێوەیەک ناکات. لوقمان یاسین دەڵێت نەخێر ناکات چونکە حکوومەت پارەی نەماوە وەکو خۆیان دەڵێن. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوانن لە ڕێگەی تۆری کۆمەڵاتی فەیسبوکەوە لە پەیجی پەیام تیڤ هەموو ڕۆژانی هێنیەک کاتژمێر 4 بەسەرنج و بەچوونی تێبینەکانی خۆتان بۆ ئێمە بنێرن. محمودمان لەگەڵا لە زاراوە. فەرموو کاک محمود. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش قربان الحمد لله. زۆر سپاس. والله برا موسى حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە موچەی فەرمانبەراندا دەکات. بەڵێ. بەڵام چۆن چاکسازی لەو موچەیەدا دەکات؟ بۆچی پێگەنی کاک محمود؟ نا چاکسازی ناکات چون ئەوان بۆیان ئەو کارە کردووە کە چاکسازیەکە خراپسازی بێ. ئەوان ئەگەر چاکسازی بکەن ئەو مەڕام و پەیامەی کە هەڵیان گرتووە مەبەسەی کە کردویانە لیان تێک دەچین. بەڵێ. چیان هەڵگرتووە پەیام بەڵێ. فەرمانبەری نامستەحق خەڵک بە نامستەحقی موچەی وەردەگری. جاو کاتێک ئەوان بێن چاکسازی لەو موچەیەدا بکەن ئیشەکان لێ گێڕ و وێڕ دەبێت ئیشەکان لێ تێک دەچین حتمەن چاکسازی لە موچەدا ناکرێت. کاک محمود بۆ ئەونا بێئەمەلی بۆچی پێ دوایە کە حتمەن ناکرێت؟ دەزانی بۆ ناکرێت؟ بەڵێ. ئەوان ڕەنگە ئێستا مەسەڵەن 200,000 موچەخۆری خانەنشینیان دروست کردووە. بەڵێ. لەو 200,000 ڕەنگە 30,000 مستحق بێت. بەڵێ. ئەو کەسێک کە مستحقیشە تەمەلوق ناکا مەسەڵەن تەمەلوق بۆ کەس ناکا ناڕاستیەکان بۆ کەس ناشاریتەوە بەڵام حتمیە خەڵکانێک کە بە ناحەقی موچەیان بۆ بڕاوەت و فەرمان بەرن بە ناحەقی ئەو کاتی ئەو وەزعە ئاشکرا دەبێت ئەوەش ناکەن کە چاکسازی بکەن ماڵە خۆیان خرا دەکەن کەواتە چۆن شتی وا دەکەن. ئەی چۆن پێ دوایە کاک محمود چۆن چاکسازی بکەین؟ ئێمە هاوڵاتی چۆن کاریگەریمانە بێت لەسەرەوەی کە چاکسازیە بکرێ بەدڵی جەنابەت بێ بەدڵی تۆی هاوڵاتی بێت. والله کەنگی میلەت بە تەواوەتی وشیار بوو بەتایبەتی ئەوانەی کە ناڕازین ئەوانەی کە گلەیان هەیە زۆر ناڕازین بانەڵەن وڵی دەنگ بە کەس نادەین ناچینە سەر سندوقەکانی دەنگدا ناچین دەنگ نادەین چونکە ئەوان خەڵکانێکی نامستەحق کە موچەخۆریانە دەنگیان پێ دەدەن و دەنگیش دەدەن. ئەو خەڵکی کە ناڕازیە و کە منکوبە و مەغدورە کە مەسەڵەن زۆر زوڵمی لێکراوە بە ناحەق
ستەمی لێ دەکەی با ئەوانە بچنە سەر سندوقەکانی دەنگدان هەر چۆنێکی بێت بۆ ئەوەی تەزویرکەم بێتەوە لانی کەم پاسانگەکە بڕێک ڕاست بێتەوە چونکە بەڕاستی نەچوونی خەڵکی بۆ سەر سندوقەکانی دەنگدان زەرێکی گەورە لەمە دەدا ئەوەی کە چاکسازیشی تێدا دەکرێت بەڕای من ئەو کاتێک کە میلەت وشیار بێ و بێدار بێ چاکسازی ئەنجام دەدرێت بەڵام هەتا میلەت وشیار نەبێ بێدار نەبێت چاکسازی ناکرێت ئەمن کە مەسەڵەن دەنگدەری حزبێکم بەڕاستی هەر دەنگ دەرمی بەخواری هەر دەنگ دەرمی بەستەم هەر دەنگ دەرمی ئەو کاتی لێران بێنەتون چاکسازی ناکەم. سپاس بۆ کاک محمود لەگەڵمانە بووی لە ژارەوە سێشین لای پەیوەندیکی دیکە کاک سەرکەوتمان لەگەڵە لە بازیانەوە فەرموو کاک سەرکەوت. باش هەموو کاتێک کاک سەرکەوتیان فەرموو. برا جوانەکەم چاکسازی لە چی ئاکرێت چاکسازی لە موچێ ئاکرێت من لە حکومەتی شارەوانی مەتا ئێستا ماکەم 200,000 بەچی بپێژین ئەتوانم ئەوان بە 200,000 ئەتوان ئەوان بە 200,000 پێی بژین ناوەکانی خۆی کاک سەرکەوت داواکارم لە حکومەتی هەرێم دەستکاری موچەی فەرمانبەران بکات. بەڵێ پێ دوایە دەستکاری بکات ڕاگەیاندووە کە دەستکاری دەکات پێ دوایە دەستکاری بکات. والله داواکارم لە حکومەتی هەرە دەستکاری موچەی فەرمانبەران بکات بە 200,000 من بەچی پێژین مناڵێکم هەیە گاری شیر کیرەخانوو ئاو کارەبا من بەچی پێژین دا جوانەکەم. بەڵێ داواکارم لە حکومەتی هەرە دەستکاری موچەی فەرمانبەران بکات هەتا ساوی لە خانوو مانووەکەم لە حیث من هیچ داواکەم بە چاکسازی حکومەتی هەرێم نییە هەموو دەدەستەیە 100 ساڵ قەول لەدەن ئەولا بەڵێ سپاس بۆ کاک سەرکەوت لە بازیانەوە گەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عوسمانمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو کاک عوسمان. کاک عوسمانگیان فەرموو. الو فەرموو. الو ئەلو کاک عوسمان فەرموو. چاکسازی بەڵێ کاک عوسمان ئەگەر دەنگی تەلەڤیزۆنەکەت بچکەی بۆیەوە باشی دێم لە سەد جەنابەت. بەڵێ پێم وابێت کاک عوسمان پەیوەندیەکەی بشڕا. کاک عوسمان پەیوەندیەکە لای جەنابتەوە بشڕا بەو هیوایی بتوانیت پەیوەندیان پێ بکەیتەوە. بەڵێ بەڕێزان وەک دیارە وەک وتمان هاوڵاتیان ناڕازین وا دێکپێی وایە کە چاکسازی ئەکرێت وا دێکپێی وایە چاکسازی ناکرێت بەڵام گرفت لێرەدا ئەوەیە چاکسازیەکە بکرێت بە ڕێژەیەکی کەم بکرێت ئەوە گرفتە ئەوەی کە چاوەڕوان دەکرێت ینی بکرێت ئەوەیە کە چاکسازی بکرێت بەڵام بە ڕێژەیەکی کەم. ئەچینە لای ئەنەس لە سلێمانیەوە فەرموو. الو بەڵێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك نزجان فرمو. بەڕێزم والله چاکسازی بە حکومەتێک ناکرێت کە لە موچەی کەماندامان ببڕێ یان لە موچەی ئەو کەسانە ببڕێ کە تەنها 200,000 یاخۆ 300,000 معاشیانە. من خەڵکی وا دەناسم کە کەم ئەندامە تەنها 150,000 هەیە کەمی کردوێتەوە بۆ 90,000. بەڵێ آخر چاکسازی لە چی شتێکدا یعنی لە چی ئەوە دوو پەرلەمانتارمان هەیە بەردەوام لەسەر تەلەڤیزۆن بەردەوام لەسەر تیڤەکان قسە دەکەن کە لەسەر ئەم حکومەتە چاکسازی بە گەندەڵ ناکرێ وەڵی چاکسازی بە گەندەڵ ناکرێ تەنها بۆ گێڵکردنی خەڵکە. هیوادارم بەگوان بکاتە ئەو خەڵکە یعنی ئەو خەڵکە هیچ لەوە قبوڵ نەکات. ئینشاءالله. سپاس بۆ کاکەنەس زۆر سپاس کاکەنەس لەگەڵمانە بووی سێشنی لای پەیوەندیکی دیکە بشرامان لەگەڵە لاڵە بچەوە فەرموو خاتون. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بشتاقان فرمو. سپاس بۆ برایی کە پەیوەندەکە لەسەر دەکەم. بەڵێ سپاس. وەڵای بەڕای من ئەڵێم دەستیان حکومەتە خۆش ڕێواکە لەم خەڵکە بەڕاستی خەڵک حەقێ ئەوەی لە گۆڕێت وای لێ بکەین یعنی پێش حەڤەی شوباتی ئەو ساڵی پێش ساڵانی پێش هەموو شتێکە بوو کارەبا بوو ئاوە بوو موتە هەموو مانگە لە کاتی خۆی درا خەڵکی زیاتر لێوی بەڵام ئێستا هەر چارەکە موتەکە ماوە ئەڵێن یاخوا چارەکە موتەکەشمان نەبڕێت کەس شتە ناسە. بەڵێ
اینجا پێمایە چاکسازی هەر کەسێ و لە ماڵی خۆی بێ ئیتر لە گەورەوە بۆ بچووک بێ لە گەڕانکەی بێ لە شارەکەی خۆی بێ اینجا لەوێەوە دەستپێکە بۆ گەورەکە بەڵام بەڕاستی ئێرە هەر کەسێکمان لەلایەن خۆمانەوە هەر شتێک بەردەستمان بێ پێم وایە هەموو کەسێک گەندەڵێکی ئاساس. بەڵێ سپاس مشتاقان، سپاس بۆ جەناب، سپاس بۆ پەیوەندیەکەت. ئێستاشنی لای پەیوەندیەکی دیکە هاردیمان لەگەڵەوە سلێمانیەوە. فەرموو کاکردی. سڵاو لە جەنابەت هەموو کاتێکت. خۆشیت ئەم بەرنامەتان لە یەکەم. سپاس بۆ جەنابەت کاکردی. سپاس دەکەم بەڕاستی مەسەلەی چاکسازی و پاکسازی و ئەم شتانەی کە ئەمە حیزبیە نەک حکومی سەرەتا. بەڵێ چاکسازی لە موچە و چاکسازی لە حکومڕانی و ئەمانە، بەڵام چاکسازی بە کەسانی پیاوەکرێ و بە کەسانی خوێندەوانێک. زۆربەی حیزبەکانیشمان بەڕاستی حتا خوارەوە گەندەڵن بە هیچ بە چاکسازی بە حیزب ناکرێت. ئیتر ئایا هەر حیزبێک کە تۆ نایانێ لەم کوردستانە حیزب بێ لە چاکسازی و پاکسازی تێ ناکرێت. بەس کاکردی چاکسازی چۆن نەکرێ؟ ینی ئەگەر بەم حیزبانە نەکرێ بڵین ئەی بەکیەکرێ، ئەی چۆن بتوانین چاکسازی بکەین؟ ئەی چاکسازی تۆ چاوەڕی چاکسازیەکەیت؟ آخر برای بەڕێزن ئێستا هەر نەبانە لەم کەناڵی پەیام یا کەناڵی یەکگرتو یا ئەمانە کە جەنابەت ئێستا هەر ئەو پێنج سەرکردەیەک پێنج بەڕێوە بن لە 92ەوە سەلاحەدین بادین لە 94ەوە هەر بەرپرسی کەمە. هەر بەرپرسیەکەی لەبن هەتا 10 ساڵیکە ئێتۆکە لەسەر سازی نەوی گۆڕانکاری نەکرد. یعنی پێت وایە حیزبەکان ئەبێت لەناو خۆیان چاکسازی بکەن؟ ئەگەر هەندێک کاکردی پێت وایە مەسەڵەن هەندێک حیزب هەیە پێویست بۆ چاکسازیە ناکات لەبەرەوەی گەندەڵێک یان شتێکی وای تیا نییە کە زەرەر بگەێنێ بە حیزبەکەەوە بەو بە کەسانی ناو حیزبەکەیان بە هاوڵاتیان. ئەگەر شتێکی وای من بێگومان دەکەم کۆمەڵیستانی یەکەم کە چاکسازی بکەم. ئێستا مەسەلەن بۆ نمونە من باسی کۆمەڵی ئیسلامی یەکەم کە ئێستا لەم حکومەتە بەشدارە. ئەگەر قسەت ناخوات لە ئیمتیازەکانی وەردەرەوە بڵێ کاکە من ئەوە لە ئیمتیازەکان هاتمە دەرەوە و ئەو معاشوی چەم ناوێت خوا حافیز، بەڵام کۆمەڵی ئیسلامی لەگە لەو کسمانێکە لە ئیمتیازە هەیە. کاکردی بەهاتمە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی پێت وایە چی لە ژیانی جەناب حکومەت ئەوە پارەی نەوت ئاوا لێکە ئاشتیوانەوە، بەڵام ئەوی ژانی شۆ وەزیرەکانی و بەرپرسەکانی داوامەکەن و کەش قسە ناکات. بەڵێ من لەگەڵ ڕێزم بۆ جەنابەت. زۆر سپاس کاکردیگیان. بەس کاکردی پێت وایە ئەگەر کۆمەڵی ئیسلامی لە حکومەت بکشێتەوە چ کاریگەرێک لەسەر ژیانی توی وڵاتی دروست دەکات؟ برای بەڕێزم قەزێک شارەوە نییە حەزەکەی بەتەنیا ئەتوانێت نەک یعنی ئەتوانێت حکومی هەموو هەرێمی کوردستانە بەبێ چێدیش نەک بەبێ کۆمەڵ و لەبێ یەکگرت و بەبێ هیچ حیزبێ. بەم شێوەی ئێستا بەڵێ ئەڵام بەم شێوەی ئێستا وەڵی لەم شێوازە خراپتری لێ نابێ یەکگرتو ئیسلامی پێش کۆمەڵ پێش سۆسیالیست و زەحمەکێشان ئەم حکومڕانیان بێ ئاوا خراپترە بێت چونکە لەوە خراپتر نابێت خەڵکی پارەی بێنێ خەڵک وەزعی نییە خەڵک بێئیشە. يعني هل أم بهم برنامجين نقولت أو أنا أعرف كذلك هذه يعني جدا كتير شيء كمية. بله. زۆر سپاس بۆ کاکەدی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی، سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزان هەندێک لە کۆمنتانە دەخوێنەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پێیام تیڤیەوە بۆمان نێردراوە. محەممەد خالید دەڵێ چاکسازی لە چی بکات کە نەوتی هەمووی دزی بێت و فرۆشت بێت. ئەنەس دەڵێت شتێک نییە بە ناوی چاکسازی تەنها ببورن بۆ گێلکردنی خەڵکە و هیچی تر. ئەمە بۆچوونی هاوڵاتیانە من وکو خۆی گەێنم ئەگەر قسێکی واش تێدا بوو، بەڵام ئەحمەد محەممەد دەڵێت بە هیچ شێوەیەک نایکات چاکسازی لە موچەدا ناکات. زۆربەی کۆمنتەکان باس لەوە دەکەن کە حکومەت تەنها بۆ کات یاخود با بڵێن بۆ کپکردنی دەنگە ناڕازایەکانی هاوڵاتیان ئەم بڕیاران یاخود باز لەوە دەکات کە موچە بدرێ یاخود نەدرێت یاخود چاکسازی بکرێ یاخود چاکسازی نەکرێت بۆی هاوڵاتیان بێدەک بن و چاوەڕە بکەم چان ئەکرێ یاخود ناکرێت. بەڵێ بەڕێزان محەممەد سلێمانی دەڵێت پێم وانە گۆڕانکاری لە سیستەمی موشەدا بکرێت. هەر مێشکی خەڵک بەخۆیانەوە سەرقاڵ ئەکەن. با بچین لای پەیوەندێکی دیکە باوکی مەڕوانمان لەگەڵایە لە کەلارەوە. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. بەلای بەڕێزم قەرار بوو دوبەی ئاتا بژین لێ نەگەڕان وەکو خۆی بژین. قەرار بوو دوبەی ئاتا بژین لێ نەگەڕان وەکو خۆی بژین. گیانی خەڵک بووە بەژان لە وجدان پێی ڕازیە نەدی.
برای بەڕێزم بەڕاستی چاکسازی بە کەسی ئەگرێ خۆی چاکسازی بێ چاکسازی بە کەسی ئەگرێ کە چاک بێ کە دڵسۆز بێ هەموو خەڵک لە برتیان مرد بەڕاستی کوا داهاتی ئەم کوردستانە کوا بۆ کوێ بن هەر لە زەریبەکانی ئەم خەڵکە چی پێەکەن ئەوە پارێک ئاو ئەم کەسانەی دروست کردووە بە پرسانەی دروست کردووە بە پرسانی خستونەتە یا خستونێتە ژێرباری بە پرسیارەتیەوە کی ئەمانەی دروست کردووە کی ئەمانەی خستۆتە ئەویە ئەو شوێنی کە جەنابەت باسی دەکەی من برای بەڕێزم خەڵک بەرپرسیارە خەڵک دەنگی بۆ خەڵکەدا ئەو برادەرانە کە ئەڵێن کۆمەڵی ئیسلامی یا لایەنەکانی تر ئەو سێلانە بەشدارن باەمەم حزبە ئیسلامیانە یا ئەوەکانی تر تاقیکردنەوە بزانە ئەوان بشت لەسەر دەسەڵات هەموو خەڵک دەنگدا بە ئەوانیش تاقیکردنەوە 27 ساڵە 25 ساڵە خەڵک ئەمان تاقیکات دەبا لە 2017 با دەنگدانێتر ئەم حزبە ئیسلامیانە تاقیکردنەوە با کۆمەڵی ئیسلامیان ئەو حزبەکانی تر کە معارەض بوون ئەوانیش تاقیکردنەوە بدانە ئەمان چۆنن ئەگەر ئەمانیش وەکو ئەوان ئەو کاتە گلێی بکەن لە ئەمان گەشتیارێکی جوانە ئیسلامیەکان بەڵێ بەڵێ ئیتر بەڕاستی خەڵک تاکەی هۆشیان نابێ چاکسازی چی بەڕاستی خەڵک قبوڵیەکە نەوتی ئەبرێ کارەبای ئەبرێ پارەی ناداتێ موچەیە داتێ سپاس بۆ باوکی مەڕوان لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم خەڵک ئەوش کەزانێ قبوڵیەکە 250 بۆ تۆ جای ناکە بەڵێ سپاس بۆ باوکی مەڕوان لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بەکرمان لەگەڵە لە 3 ساعتەوە فەرموو کاک بەکر السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك بكر جان فرمو. باشي براكم. زور سباس. با قربان بو. والله ما في چاکسازی اکرید. بله. چاکسازی بکسی اکرید که خوی چاک بیه. بکس ذکرات چاکسازی نکرید. بدو او کس چاکه کیه؟ اما چون تو اینو کس چاکه دست چاک بله. يعني اما شكا محاله اشتواء ناكري كاك بكر بله بله والله من دنيام لو كان توصيق كمان دام صوب الزهر او سماح يقول عليك كمان دام بله دنيا بدا وقت من زلام هيك دراسي قوم انا او حزبك عليه كم بله خوا جايواني يعني اخواني قالوا ضرني بالضبط في اللي يقدر الزوا دراسه ما في سلاحك يا ما دغتوت اني شاي جيتو سلاحك بقول نيتو اني شاي قالوا يتر اما شلون زلمه كاوه شلون ساكتازي فيكني بله يعني اشتغل زور ما يفيكني اخوا جايواني رزني بيوا بله رزني براكم سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر زۆر سپاس چین لای پەیوەندێکی دیکە کاک محەممەدمان لەگەڵا تەلوەردەوە فەرموو کاک محەممەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك محمد جان فرمو. أو كاتتان باش. همو كاتكي جنابت باش. بۆیە کەم جارە پەیوەندی بە پەیامەوەکەم زۆر خۆشحاڵم ئێمەش هەروە زۆر خۆشحاڵین فەرموو. وڵی برای بەڕێزم هیچ ئەخڵێ نایبڕێ بەم دەسەڵاتە چاکسازی بکرێت و چاکسازی لەم چ لە موچە خۆرانە و چ لە پاکسازیە و چ لە ڕازگۆیە لەم دەسەڵاتدارانی ئێستا ناکرێت ئیتر با خەڵک خۆی گێل نەکە ئێمە پێشمەرگەی نووسنگمان بەگولەوە ناوە بە هیچ شێوەیە قەناعەتمان نایبڕێ بەمانەی ئیتر چاکسازی بکرێت. کاک محەممەد جەنابەت بۆ سنگت بە گولەوە ناوە جان جەنابەت بەڵێ و بە هیچ شێوەیە کەس بە تەمای ئەوە نەبێ ئەو موچە براوانە مەگەر دەسەڵاتێک بگۆڕێ ئاڵگۆڕی پیا بکرێت ئەینا قەت ئەوانە بگەر ئەگەر کۆمەڵ و گۆڕان نەبووە هیچ کەسێکی نیەزانی هیچ لێ فەوتاوە موچە چەند هەیە بیرەنە و کامەیە پەرلەمانی کوردستان هەموو ئیرادەی گەلی کوردستانە دەرکراوە. کاک محەممەد جەنابەت بۆ لە بەرەکانی جەنگەوە وەکو خۆت وتت سنگە بە گولەوە ناوە لەبەر کوردی هەیە دوور بێ لە تەعشیر یانی مەسەلەیەک هەیە ئەڵێ دزی ئەڵێ دزی ئازا خاوەن ماڵی بەس پەرلەمانی کوردستان مولکی خەڵکی ڕاستەقینەی خەڵکە و دەستگای تەشریعی ئەم گەلێ پەکی خراوە لەبەر خاتری دەستگایەکی نایەسایی ئەمە ڕاست ئەمە واقعا ناتوانین یانی تەشیر نییە ڕاستە بەڵێ ئێمە هیچ حکومەتێ نەیتوانی باشووری کوردستان بک بە دوو کەتەوە ئەمانە کردیان بە دوو کەتەوە بەڕاستی حکومڕایی وا ناکرێ نەوتی
کوردستان نوتی کە لەو دقەیەوە لە 2004 کە ئەمان سەربەخۆ فرۆشیان ئیتر نەما وەکو بیخەیتە بنی بیر نەما کەس نەیزانێ خۆ میلەتە ناخەڵەت میلەتێکی وریایە میلەتێکی هۆشمەندە قەت ئەم میلەتە ناخەڵەت مێژوو شایدە خوا و مێژوو شایدە دنیا ئەزانێت کە ئەمە فێڵە ئەمجا ئێمە داوامان ئەوەیە خۆی هەموو ئەرکەکەکەوێتە ئەسەر دەنگدەر ئەتوانێت ئەو مەسەلەیە یەکلایی کاتەوە هەموو تاوانەکە لە من دەنگدەرە هەموو ئیجراتەکە لە من دەنگدەر هەبێت دەنگدەر یەکلایی کاتەوە والسلام عليكم ورحمة الله زۆر سپاس. وەسەلام سپاس بۆ کاک محەممەد تەروەردەوە لەگەڵمانە بووی سێشی لای باوکی ئوسامە فەرموو باوکی ئوسامە کۆتا پەیوەندیە فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس باوکی ئوسامە. دەستخۆشی لە تاک بە تاکی کارمەندانی کۆمەڵی ئیسلامی یەکەم لەم بەرنامە خۆشەویستە. بەناوی هەموویانەوە سپاس دەکەین. کاکەجان چاکسازی بەم مجریمانە ناکرێ بە قوربانت بم. بەڵێ. چاکسازی باسی بڵێن بە ئینسانی مسلمان بە ئینسانی ئیماندار بە ئینسانێک دەکرێ کە خۆها بناسێ. بەڵێ. والله هەتی کرە پارە لەم سەرحاردەیە لە بانکی سویسرایە دینە لە بیدە بەم مجریم و خوانە ناسانە بەش دەفەری چیان ناکات. بەڵێ. کابرایەک نەزانێت لە لەکوێیە کابرایەک نەزانێ خوا هەیە کابرایەک نەزانێ ویجدان لە دەستایەتی ئایا چاکسازی بەمان ناکرێ؟ بەڵێ. پێ دوایە ناکرێت پێ دوایە چاکسازی لە مجیان ناکرێت ئەم ئەوانە چاکسازیان پێ ناکرێ براستی نەکەم. بەڵێ. اینجا هیوادارم باتیۆنم ئەم تلێویزدانین کە ماوە لە لای کۆمەڵی ئیسلامی لە لای یەکێتی ئیسلامی ماوە ئەمە ئەوانە چاکسازیان پێ ناکرێت بە دڵنیاییەوە. بەڵێ. ئێتر دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس بۆ باوکی ئوسامە. قوربانی بم خوا حافیزی دەبراشی نەکەم. بەقوربان خوا حافیز بێ خوا. بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئێوە کە تەلەفۆندا کرد سپاس بۆ ئێوە کە کۆمنتان نووسی لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە بەرنامەکەتان دەوڵەمەندترکەن ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ و فەرموو تا بەرنامێکی تر و بەیە گەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێنم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ.